ئەم ئێوارەیە لووتکەی تۆپی ئەڵمانیا بەڕێوە دەچێت و گۆڵپارێزی ئەرجەنتینیش دوو یاری ڕاگیرە. سڵاوتان لەبێت دوای دابڕانێکی زۆر جارێکی دیکە بێک دەگەینەوە. لە لووتکەی تۆپی ئەڵمانیا ئەم ئێوارەیە هەردووانەی بایر منشن و بایر لیڤەرکوزن لە یاریگای ئالیانزەری ناڕوبەڕوو دەبنەوە. یاریێکە لە کاتژمێر 7 خولەک دەست پێ دەکا و لە گەڕی پێنجەمی بۆندسلیگایە. بایرن بەرامبەر بە لیڤەرکوزن داخی لە دڵە و دەیەوێت تۆڵەی وەرزی ڕابردوو لێ بکاتەوە. کاتێک تیپەکەی چابی ئەڵۆنسۆ نازناوی خولەکەی بردەوە و لە هەردوو یاری چوون و گەڕانەوەشدا چوار خاڵی لە بایرن وەرگرت. بایرن ئەم وەرزە بەهێز هاتۆتەوە مەیدان و لە چوار یاری ڕابردوو چوار بردنەوەی هەیە و ئێستا لە پلەی یەکەمی خولەکەیە. بەڵام لیڤەرکوزن 9 خاڵی هەیە و لە پلەی سێمە. ئەلۆنزۆی ڕاینەری لیڤەرکوزن کە پێشتر یاریزانی بایر منشن بوو نەیشاردەوە یاریەکەی ئەمڕۆ زەحمەترین یاری دەبێت بۆ تیپەکەی. بەڵام وتیشی دەزانین چۆن یاری دەکەین و چی پێویستە ئەنجامی بدەین. ئێمیلیانۆ مارتینێزی گۆڵپارێزی هەڵبژاردەی ئەرجەنتین بەهۆی هەڵسوکەوتە نەشیاوەکانی هەر لەلایەن فیدراسیۆنی تۆپی وڵاتەکەیەوە بۆ دویاری ڕاگیرە. مارتینێز هەر بۆ ناسراوە کە هەڵسوکەوتی جوان نیە و بەردەوام ئیشی قۆڕ دەکات. بۆیە ئەم جارەش هەر لەلایەن فیدراسیۆنی وڵاتەکەیەوە سزادرا و بەمەش لە دوو یاری داهاتووی ئەرجەنتین بەرامبەر بە ڤەنزوێلا و بۆلیڤیا لە مانجی داهاتوو یاری ناکە. مارتینێز کە لایەن ئەستۆن ڤیلا ئینگلیزی یاری دەکات بەهۆی ڕووداوەکانی هەردوو یاری ئەرجەنتین بەرامبەر بە چیلی و کۆلۆمبیا سزادرا کە لە یاری کۆلۆمبیا کاتێک دۆڕان شەقی لە کامێرای کەناڵێکدا بوو لە یاری چیلیش حرەکەیەکی ناشرینی بەرامبەر بە جەماوەر کرد. بۆیە سزادراوە فیدراسیۆنی ئەرجەنتین ڕایگەیاند کە هەڵسوکەوتەکانی مارتینێز لەگەڵ یاساکانی یاری خاوێن یەک ناگرنەوە. ئێستا لە سعودیا ژنێکی جوان پەیدا بوو و ڕکابەری جۆرجینای خۆشەویستەکەی ڕۆناڵدۆ دەکات. ئەو ژنە جوانە خۆشەویست یاریزانی یانەی نەسر ئەنجێلۆ گابرێلۆ و هاوڕێی ڕۆناڵدۆیە. ژنەکە ناوی بیان کە ئەنچێتایە و لە یاریگەکان ئامادە دەبێ و لە سۆشیال میدیاش بە وێنە جوانەکانی و پۆستەکانی بۆتە ترێند و هاوشێوەی جۆرجینای خۆشەویستی ڕۆناڵدۆ. جەماوەری سعودیەش کاردانەوەی لەگەڵیدا پەیدا کردو و لە خوایان دەوێت. ئەنچێتە کە چاوی شینە سەرنجڕاکێشیشە. بەدرێسی یاری نەسر لە یاریگەکان ئامادە دەبێ و پاڵپشتی گابرێلی خۆشەویستی دەکا و خەریکە دەبێتە ڕکابەری جۆرجینا لە نێو کۆمەلگەی سعودی و ئەویش دەیە ببێت تا ئەستێرە ڕیکلام و پارە پەیدا بکە. ئەو ژنە پێشتر بەڕاگەیاندنی پەیوەندی خۆشەویستی خۆی لەگەڵ گابرێل بووە مەوزوع و مشتومڕی پەیدا کرد. ئێستاش لە یاریگەکان ئاگر دەکاتەوە و سەرنجی هەمووانی بەلای خۆیدا ڕاکێشاوە. لە کۆلۆمبیا کە بە وڵاتی مافیا و مادەی هۆشبەر ناسراوە یاریگەکانیشی توندوتیژن و شەڕ و ئاژاوی هەندەران ڕوودەدا. لە نوێترین ڕووداودای لە یاری نێوان هەردوویانەی ئەتلتیکۆ ناسیۆنال و ئەتلتیکۆ جۆنیۆر لە خولی وڵاتەکە شەڕ و ئاژاوەیەکی گەورە ڕوویدا و هەندەران بەدار و چەقۆ و ساتور کەوتنە ناو یەکتر. ڕۆژنامەی مارکای ئیسپانی راپۆرتێکی لەسەر یاریەکە بڵاو کردوتەوە دەڵێ لە خولەکی 54 یاریەکە بۆتە شەڕ و بەمەش یاریەکە وەستاوە و یاریگاش تۆڵ کرا. یاریزانەکانیش خێرا هەڵاتون. لە ڕووداوەکەدا 21 کەس بریندار بوون کە پۆلیسیش بەرکەوتون لە گاتی بڵاو پێکردنی شەڕکەرەکاندا. ئەوەی سەیرە لە ڕووداوەکەدا بە پێی ڕۆژنامەی مارکا هەندەرانی تیپی میوان هێرشیان کردوتە سەر تیپی خاوەن باڵ. ئەوەش ناخۆشە و قبول ناکرێت. بۆیە بە دار و چەقۆ و ساتور بەناو یەکتر کەوتون و یەکتریان کە لە پاچە کردووە. یاریەکەش ئێستا لێکۆڵینەوەی لێ دەکرێت. کاتێکی خۆش.